ئەسڵانی سمارت لە ڕووی زانستیەوە لەوا چێ بێڕکابەر بێ لە کوردستانە ئەگەر لە عێراقانە بێت لەبەرەوە هیوادارم هەر بەرەو پێشکەوتنی زیاد. So we need data, we need research. And I think this institution encouraged that, and I gather they do a lot of publications. This institution, I must admit, as a sort of private institution, to have conference without commercial bias, it's really a heart sort of satisfaction. ئەو تەکنیکانەی دەینێرە هەتا باشتر بی لەو شتانە چیە بابین ئەو گریانەی کە پێشتر بە عملیات دەریان دەینا ئێستا بەبێ عملیات برینە چیکچکەی لێرە دەکەن لێرەگەی لە من هەموو گرەیەکی دەردەینن بەبێ بەنجام بە بەنجێکی مۆزوعی. دەستخۆشتان دەکەم شتێکی زۆر چاکە شتێکە یعنی بەڕاستی بە هەموو دڵمەوە پێم خۆشە کە ئەکتیڤیتێکی علمی زانستی کە لە سمارت کرایە زۆر دەستخۆشتان دەکەم زۆر مهمە و زۆر چاکە و زۆر ڕێکوپێکە. دەستخۆشیان لێکم ئینشەڵڵا هەموو ساڵێک ئەمەمان بۆ ئەکەن ئەگەر بتوانن و زۆرمان پێخۆشە ئەم یعنی اتصالی کە بینی هەمومان هەبێت وەکو ئەم مناقەشەیە زۆر گرنگە بۆ زانست زۆر مهمە. I think the most important thing is to collaborate. This event is very useful because it involves surgeons, pathologists and radiologists. So continuing on that theme is very good. This is the nice and good chance for me really and for our colleagues and also for our patients and for our country and for Kurdistan. And we have masses, 2 masses within the segment, and there is none mass in between. سمارت وەرچەرخانە